ئەمە بە چەندەوە سایە؟ بای 2000 دەست خۆش قوربانە. ئەم حکوومەتە هەمومانی فێری پاشەکەوت کردووە لەبەرەوە من لەم وەرزی هاوین و چلێ هاوینەدا بڕیارم داوە هەر مانگە و دەبەیەک نەوت پاشەکەوت بکەم. دڵنیام لەبەرەوەی پلەکانی گەرما بەرزە بە نرخی هەرزان نەوتم دەستەکەوێت. لەگەڵ بەڕێکەوتنم بۆ یەکێک لە وێزگەکانی دابەشکردنی سوتەمەنی سەیرێکی مۆبایلەکەم کردو. مەبەستم بوو بزانم لەم سەرەتای چلێ هاوینەدا پلەکانی گەرما گەیشتۆتە چەند. وا من ناچارم بۆ تێپەڕاندنی زستانێکی سەخت هەر لە ئێستاوە نەوتی بۆ پاشەکەوت بکەم. وەساگیانمە بۆ پڕکە بەرگزێ پاشە بە نۆسەیە. دوای گەیشتنم بە وێزگەکە کارمەندەکە پێیوتم نرخی لیترێک نەوتی سپی گەیشتۆتە 900 دینار کە پێشتر و لە چلەی زستاندا نەگەیشت بوو ئەو نرخە پێوانەیە. بە هۆکاری ئەم گرانیە سەردانی بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکانی سلێمانیم کرد. مەبەستم بوو بە ڕوونی بزانم بۆ نرخی نەوت بەم شێوەیە بەرز بۆتەوە لە کاتێکدا خواست بۆ ئەو بەرهەمە لە هاویندا کەمە. لە کاتی ئێستا لەبەرەوەی ئێستا هاوینە پرۆسەی ساڵی پارت تەواو بووە ئەوەی کە بۆمان دیاری کرابوو حکوومەتی عراقیش بڕێکی بۆ ناردینەوەی هەر کەم بوو بەشی هیچی وای نەکرد. ئێمە چاوەڕوانی وەزارەتین لە نهایەتی مانگی نوێ دەست پێکاتەوە بە پرۆسەی دابەشکردنی نەوت بەسەر هاوڵاتیانە. لە کاتی ئێستا یعنی هیچ شتێکمان نیە لەبەرەوەی هاوینە و کاتی نەوت نییە. پەیامزانی وێتی بەهۆی بەرهەمنهێنانی نەوت لە پاڵاوگەکان بە پاساوی نەبوونی خواست لەسەر ئەو بەرهەمە خستنە ڕووی نەوتی سپی لە بازاڕدا کەمی کردو و بازرگانەکانیش ئامادەنین لەم کاتەدا هاوردەی بکەن. ئەمەش لە کاتێکدایە بەشێک لە دانیشتوانی مەڵبەندی هەشت و تەواوی دانیشتوانی مەڵبەندەکانی نۆ و دەی شاری سلێمانیش نیو بەرمی نەوتەکەی ساڵی ڕابردوویان وەرنەگرتووە. خۆ بەرنامەی حکوومەتە خۆی چێوێ ئەوواکە گوێ لە خەڵک ناگرێت گوێ لەکێ گرتووە کە ئێمە وڵا هەر بە دەبەنەوە تەکڕین و یا بە بەرمی لێکڕین بە پارەیەکی زۆرەی کڕین وڵای تر توانی لەیکڕین و نەشتوانیەتی هەر لە زستانە بە دەبەی کڕین و ئەوەیە چی کڕیە این معاشەکە وانە ئێمەمانە ژەر معاشای کۆ کەسابەتی چیوامان نییە این ناشتوانێ بارەوەڵا قوتومەگەر بزان بێتە 120,000 خەڵگە بچێ دوو بەرمی پیاکە و بیکڕە بۆ زستانەکەی بەڵام کوا خۆ نایڵن کاکە ناچەم ئەمانە بەچی تێرە خۆن وەڵی بەڕای من یەک قسەیەکەم ئێستا یعنی ئێستا دەست بە حکومە قسە ناکەم ئێستا میلە قساکەم ئیتر میلە دەبێت لێرا قسە بکە یعنی هەر بە نسبەت نەوتەوە بە نسبەت بەنزینەوە. بەپێی زانیاریەکانی پەیام لە کاتی دەستپێکردنەوەی دابەشکردنی نەوتی سپی بڕیارە لەو گەڕەکانەوە دەست پێ بکاتەوە بەڵام ئەو بڕە نەوتە هیچ کاریگەریەکی بۆ گۆڕینی نرخی نەوت و پڕکردنەوەی پێداویستی خەڵک نابێت. بای 14,000 بەم چلەی هاوینە 14,000 بێ ئاقۆ چلەیستان بگاتە چەند دوایڵم وشار بۆی چ نایە بێ چەند فگای بەنزین و نەوتەکەی. وشار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.